مامۆسای بەڕێز بەئەرگ نەبێ پرسیارێک یاخود کۆمەڵە پرسیارێک بەڕاستی دەمێکە لە مێشکی من و کۆمەڵێک گەنج و کۆمەڵی خەڵکا هەیە کە موسڵمان و یاخود غەیری موسڵمانن. پرسیارێک لە مێشکیانە دێت و دەچێ دەفەرمێت ئایا محەممەد پێغەمبەرە؟ ئەگە پێغەمبەرە بەڵگەکانت چییە؟ و بۆ زۆر بەڵگە دش ئەم بەڵگانە هەن و محەممەد لە شوێی پێغەمبەرانە خۆی بینێتەوە. ئەگە پێغەمبەرە با بزانین، ئەگە پێغەمبەریش نییە با خۆمانی پێوە هیلاک نەکەین. تکام وایە بە دەرزێک یاخود بە زنجیرە دەرزێک ئەم بابەتەمان بۆ ڕوون بکەیتەوە. ئێمە ژەڵین بەسەر چاو لە خزمەتان نابین ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. برانی بەڕێز خوشکانی ئازیز، بینەران و بیسەران و خوێنەران لە هەر شوێنێک هەن، السلام علیکم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم لە زنجیرە بابەتێکە یاخود بە ئەرجەحتر لە زنجیرە وەرزێکە بە خزمەتان شادەبین کە کۆمەڵە پرسیارێک ڕووی تێکردوین لەسەر بەڵگەکانی پێغەمبەرایەتی صلی الله عليه وسلم، بە تایبەتیتر بەڵگەکانی پێغەمبەرایەتی محەممەد عليه الصلاة والسلام. جا حەزەکەین ئینشاءالله لەم بابەتە زیندووەیە، لەم بابەتە تازە کۆنەیە، لەم بابەتەیە کە لە هەموو سەردەمێکە بە شێوەیەکی تازەتر خۆی نیشاندەیە لە خزمەتتان نابین. بزانین فعلا محەممەد پێغەمبەرە؟ ئەگە پێغەمبەرە بەڵگەت چییە؟ ئەگەر پێغەمبەریش نییە باوەکو بەڵگەی ناپێغەمبەرایەتی دەرکەوێ. لەبەرەوە داوامان وایە لە خوای گەورە سەرکەوتومانکە بتوانین بە شێوەیەکی جوان بەقەدەر ئەوەی ئەم پێغەمبەرە شایستەی ڕاوەکردن و شیکردنەوەیە کە ژیانی وەکو دەفتەرێکی کراوە لە بەردەستی ئێمەیە هەیە، بتوانین بە جوانترین شێوە چەمکێکی کەم، بەشێکی زۆر کەم لەوەی کە عەقڵی بچووکی ئێمە پێشکاوە لە بەڵگەکانی پێغەمبەرایەتی دەریخین. طبعاً بیرۆکەی ئەمە لە چیەوە هات خۆشەویستەکانم؟ بیرۆکەی ئەم بابەتە لەوە هات کۆمەڵە پرسیارێکی زۆر ئەکرا ڕۆژانە ئەیوت مامۆستا من ئیمانم بە خوای گەورە هەیە بەڵام بەگومانم لە محەممەد. مامۆستا من ئیمانم بە دروستکراوی ئەرز و ئاسمان هەیە، من ئیمانم بە عیسا هەیە و ئیمانیشم بە موسا هەیە، ئیمانم بە کتێبە ئاسمانەکان هەیە بەڵام بەڕاستی لە محەممەدا ئەوەستم. بۆ لەبەر ئەو هەموو گومان و قسە و قسەڵۆکەی کە لەسەر پێغەمبەری خوا هەیە، لەسەر محەممەد هەیە بە تایبەتی ڕاستی بە زەرورم زانی کە کتێبەکانی مێژوشم خوێنەوە هەستم کرد فعلا ئەم بابەتە بابەتێکە هەل لە دێر زەمانەوە، هەل لە سەردەمی دابەزینی قورئانەوە وروژێنراوە هەتا ئەمڕۆ، بەم ڕۆژ کۆتایی نایەت بەردەوام ببێ هەتا ڕۆژی دوایی. جا هیوادارم ئینشاءالله خوای گەورە سەرکەوتوومان کە بتوانین وەڵامێکی علمی و زانستیانە بۆ ئەم بابەتە ئامادە بکەین و بتوانین دەمکوتی ئەوانە بکەین کە قسەیان لەسەر ئەم بابەتە هەیە. و هەر کەسێکیش دوای جۆگرتن لە تەواوی زنجیرە بابەتەکان حەزەکەین دوایی هەر پێشنیارێک، هەر ڕەخنەیەک، هەر قسەیەک، هەر پرسیارێکی هەبێ لە خزمەتیان نابین، حتا ئامادەی دیبێتین لەگەڵ هەر کەسێکە کە قەناعەتی بەم بابەتانە نەبێ، بەڵام هیوادارین بە جۆی دڵ، بە بێلایەنانە، بە نیوتراڵی و هاو بێلایەنی گوێ لە بابەتەکە بگرێ، دوای خۆی سەرپشک بێ بە چلایەکە ئاکەوێ. ليهلك من هلك عن بينة ويحيى من حي عن بينة. بابەتەکانمان زانیارەکانمان لە چۆ وەرگرتووە؟ یەکەم هەموو ئەو بابەتانە لە قورئانی پیرۆز لە سیری صحیحە وەرگیراون، لە حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بە صحیحی بەدەستمان گەیشتوون وەرگیراون. لەبەرەوە هیچ بابەتێک کە لێرە باس دەکرێ ئاماژەمان پێیە گومانتان لە صحەتی نەبێت. دواتر لە کتێبەکانی مێژوو، دواتر لە ئەو ڕیوایەتانەی کە هاتوون لەسەر کتێبە پیرۆزەکانی ئاسمانیەکان کە لە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئینجیل و تەورات و پاژماوەی کتێبەکانی تر کە ئەمانە هەندێکیان کتێبی ئاسمانین، لەوانەوە سەرچاوەمان گرتووە و لەوانەوە هەڵمان هێنجاون. و هەندێک بابەتی تریش کە دوایی ئینشاءالله باسیەکەین، بابەتی علمی بەحتن، بابەتی ڕۆژگارن و بە بابەتی عەسرین،
هەموو ئەمانە کردومان بەسەر چاوە و قسەمان لەسەر کردوون و هێناومانن. گرنگی بابەتەکە لە چیایە خۆشەویستەکانم؟ ئێمە ئەمانەیە باسی ئاسمان و زەوی بکەین. ئاسمان خوایەکی تایە، خالقێکی تایە، لەگەڵ کۆمەڵێشتی نەبینراو لە مەلایکەت و لە خەڵقندەکانی خوای گەورە. ئەرزیش کۆمەڵە بەشەری تایە. ئەمانەوە ئەم حەلەقەی وەسڵی لە بینی ئەرز و ئاسمانە بدۆزینەوە کە لە یەک شەخصا خۆی بینێتەوە، محەممەد صلی الله علیه وسلم. هەر کاتی ئەم حەلەقەیە بە قووەت بوو توانیمان بیسلمێنین محەممەد پێغەمبەرە، کاتە زۆر بە ئاسانتری سلمێنین کە قورئان لای خواوەیە. بەڵام هەر کاتی ئەم حەلەقەیە ضەعیف و خوا نەخواستە هەر کەسێک گومانی لەم حەلەقەیە بۆ دروست بوو کە چۆن ئەبێ ئاسمان پەیوەندی کا بە زەویەوە، ئەو کاتە ئیمان بە قورئان لەقەبێ، بە حەدیث لەقەبێ، بە خودی پێغەمبەری خوا لەقەبێ، ئاینی ئیسلام لە بنەماوە هەڵەوەشێتەوە کۆتایی پێدێ. لەبەرەوە کاتی ئەم بناغەیە بە قووەت نەبوو ئەبێ بە نقطەیەکی ضعف و ئەبێ بە حەلەقەیەکی ضعف. لەبەرەوە بابەتەکە هەموو ئیسلام خۆی لەرە نایبینێتەوە، هەموو بەڵگەی دین خۆی لەرە نایبینێتەوە. بۆیە حەزەکەم خزمەتتانە بم لە وەرزەکانە وەرزی یەکەم پێغەمبەر و پێغەمبەران، وەرزی دووەم پێغەمبەری خوا پێش پێغەمبەرایەتی، وەرزی سێیەم وەڵامی گومانەکان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وەرزی چوارەم بەرژەوەندی شەخصی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وەرزی پێنجەم خاو خێزانەکانی پێغەمبەری خوا، وەرزی شەشەم هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وەرزی حەوتەم پەیوەندی پێغەمبەری خوا بە خوای گەورە و پاڵپشتی خوا بۆ پێغەمبەرەکەی. وەرزەکانی تر هەشتەم و نۆیەم و دێم و یانزەیەم ئەچینە سەر موعجیزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە هەر لە هەواڵدان بۆ مستەقبەل و بەنهێنیەکانی داهاتوو هەر لە سەردەمی خۆیەوە هەتاوەکو ڕۆژی قیامەت ئەیگرێتەوە هەتاوەکو سونەتە پیرۆزەکانی و ئاخر موعجیزە و گەورەترین موعجیزەشی کە باقیە و تا ڕۆژی دوایی ئەمێنێ کە قورئانە. ئینشاءڵڵا لەم وەرزانەیە باسی هەموو ئەم بابەتانەکەین بە پشتیوانی پەروەردگار لە خزمەتتانە بین، لەگەڵمان بن ئینشاءڵڵا. بێتاقەت مەبن، جوانترین و باشترین و خۆشترین سیرە لە خزمەتیا بین، بەڵام بە چاوێکی تر، بە ڕۆحێکی تر، بە دیدێکی تر، لە ڕوانگەیەکی ترەوە پێغەمبەری خوا ببینە صلی الله علیه وسلم لە بەڵگەکانی پێغەمبەرایەتیە. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.